تەنها بە ناوی خوددا سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. دیسان هاتووین بۆ ئەوەی ژیان بۆ نەخۆشەکان و هەژارەکان بگەڕێنینەوە. ئەمجارە بەخشین لە شارچکەی تێکیەوە ئەوێت ماڵێکی نەخۆش، ماڵێکی هەژار، ماڵێک لێوانێ و لە ناڕەحەتی و ناخۆشی بێ ئێوە بناسیێنێ. ئێوەیەک هەمیشە دەستبەرداری هەژار و نەدارەکان نەبوون و هەمیشە دەستی خێر و یارمەتیتان بەردەوام بووە. ئەمانەوێ چیرۆک و بەسەرهات و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئەم خانەوادەتان بۆ بگوازینەوە و ئێوەی میهرەبان و دۆستی هەژاران چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن و بابزانین گرفتی ئەمانە چییە و چیان پێویستە. خێراتنی بەرنامەی بەخشینەکەم بەخێر بێن سەر و چاوم، یاخوا نمونەتان زیاد بێ. من چیام نەخۆشم، گورچیلەم نەخۆشە، دکتۆر ئیزمیدا ئیتر بە تەمای بەرنامەی بەخشین و لە باتی ئێستا من دایک و باوکم بەخێو کردایە، ئەوان هەر بە دوای منەوەن و هەر ئاوڵ بۆ منەدەن بەس چی بکەن نات ئەوەی توانیان بۆ میان کرد. ئیتر ئەوە لە دەست ئەوانان نەماوە، توانیان نەما، ئەوەی توانیان هەموو شتێکیان بۆ من کردووە تا ئێستا، بەس ئێستا توانیان تەواو نەما. لەگەڵ منە 26 ساڵە لەگەڵ مناتێن و ئاڕۆن. دادەچات چەند ساڵە تۆ نەخۆشی؟ 26 ساڵ. بۆچی هەر لە زگماکەوە نەخۆش بوو؟ بەڵێ هەر لە زگماکەوە دکتۆر ئاسۆلای ڕاستمی دەرکردووە، لای چەپیشم کەرتێکی ماوە. ئیتر بەوە تا ئێستا ژیانم بەڕێ بردووە بە دەرزی بە عەمەلیات. ژیاوی تا ئێستا چۆن وەکو کەسێکی ئاسایی بووی؟ نەوەڵا 2009 قەستەرەی بۆم کرد، ئیتر وا ئیم ساڵیش کردم نەجاحەتی نێنە. ئیتر منی چام لە قاپیە و خێرخوازانە، خۆیان نمونەتان زیاد بێ. ئیتر ژیانم نییە بەڕاستی، یا تا لە خوێندنیش بوو مازمێنە. برادەرەکەم لە مەکتەبەکە بوون، بەخوا من تازە لە ناو مەکتەبەکە بوو، من تازە لەم لای مەکتەبەکە بووم، نامتوانی بووم لەگەڵەوان. ئیتر ژیانم بم ناخۆشیە بدرێتە سەر شکرینەوە بەشی خوای گەورە. یعنی گورچیلەکەت بە کەڵک غەسلیش نایە، شۆرین نایە؟ نەوەڵا بە کەڵک نایە، سز بووە تەواو، هیچ حەلێکی تیان نەماوە. هەر دکتۆری زلمیدا تەواو وا 3-4 مانگێکە بێ. ئیتر دیارە خوای گەورە خۆی بەڕەحمە. چۆن شەوڕۆژ بەڕێەکەی دادەچێت؟ وەڵایی زۆر مەحاڵە، بەخوای سات 2-3 مانگ نەمەوە پێش هەر نامەتوانی هەڵیستە. شەو هەتا بەیانی خەوم نەبوو، هیچ وەحزم باش نییە ئێستاش. هەڵس و کەوت و ناخواردن چۆنە؟ وەڵا ناخواردنم هەر نییە، لە ژەمێکا ژەم ئەگەر شتێ دەرەوە بخۆم نەخۆم جبزێک و تەواو یەک شتم بۆ ناخورێ. ئەویش بە حەب و دەواوم بۆ خورێ، بۆم ناخورێ. ئیتر داوا لە خێرخوازانەکەن یارمەتیەکم بدەن و ماڵیان ئاوا بێ و خۆیان نمونەیان زیاد بێ، وەگەوە وایە حەجێکیان کرد بێ بۆ من. خوا بە باشتی بەرین شادیانکە و باگر نەیانسوێنێ. ئیتر من بەڕاستی هیلاکەم تەواو، هیچ حەلێکم نەماوە، ئەبێ گورچیلەکەم بچێنم. ئەمە 26 ساڵە نەخۆشە بە ئێش و ئازارەوە ئەناڵێ، ملی لەگەڵیا
تا ئێستا ڕامان کێشاوە بە نەهامەتی و بە نەبوونەی و ئێستا داوای گورچیلەکەمان لێکەن پارەمان نییە چامان لە قاپی خوا و مسڵمانانە بە هی بەخشینەوە خوا نمونەیان زۆر کاوخوا بیان بەخشێ تا بەیانی مانگێک حتا بەیانی مەلا بانگێدا ئێمە لە حەوشە قنجەیا بووین ژیانی زۆر زۆر نەهامەتی و قورس و بە ئێش و ئازارەوە خۆشم لەگەڵەوە هەر عینی ئەو ئازارە کێشم زۆر زۆر ناڕەحەتین و دەستمان ناڕوە ئێستا نەشتەرگەرەکەی داوای پارەیە زۆرمان لێکەن توانامان نییە نە خانووی چاکمانەیە نە پارەمانەیە نە سەیارەمانەیە بۆی بفرۆشی هیچ توانایەکمان نییە چامان لە قاپی خوا و خێرخۆزانە وەڵایی سییانیان نەخۆشنەوە کوڕەکەم و تەمەنی 20 ساڵە لە باتی کەس هەبێتم بۆ بکە بەخوا بێت چاوە یەکێ بە دیار ئەو ببێ بۆ چێتی؟ وەڵی ئاواڵە نام ئاو لە سەرێتی چی ئەڕوا و ئەکەوێ ئیتر ئاو بێهاگر بێگای لە دنیاانێ تا سەعات ئەبورێتەوە؟ ئارەوەڵا لە دەرەوە بێ ئەوە هاوسەیە یێنێتەوە لە ماڵەوە خۆمان چاومان لێ خواوتای لە دیار ئەمم خەم ئەومە لێرە ئەچمە ئەوێ خەم ئەممە لەم بەینەیە بخۆی هەر بە ئێش و ئازارەوە ناڵمە تا ئیستا 26 ساڵە مسڵمانان هاوکاریمانی کردە بۆ عیادەکانیشی بتمانە ئیستا توانامان نەماوە نەتوانامانەیە گورچیلەی بۆ پەیاکەین نە پارەمان هەیە بۆ عیادە و خەستەخانەی چامان لە قاپی خوا و خێرخوازان و کەناڵی بەخشینە جا خوا لە دەستیان بەزاوکە ئەوەی هاوکاریمانەکە حەجێکە بۆ خوای خۆی ئەیکە ئەم کچەم چەند ساڵە ئێمە بە ئێش و ئازارێ و ئەناڵین دکتۆر نەماوە شوێن نەماوە خۆم لەگەڵیا ڕۆیم یا خۆم یا باوکی هیچمان بۆ ناکرێن نە بەخوا گیان لە دەستەدا توانای هیچمان نەماوە بەرنامەی بەخشین خوای ئاگاداریان بێ و خوا بیان پارێزێ چاومە لە قاپی خوا و مسڵمانانە خوا بە دیار سەریانەوە بێ ئەو بۆمان نەکە کچەکەم گیان لە دەستەدا تەواو پێش مەڵێدایە هەڵێدایە کەس نییە وازم لێ بێنە بە هەر من بمرم وتم بەخوا تا بتوانم ئەجوولێن لەگەڵ هاوسێ و دراوسێ و خزمە ماڵێ ناوە بێ کشتی بە عەمەلماناتنا خوا خێرتان بنووسێ خوایە خوا لە دەست هەمووی بەزاوکە خوا بە حەج بۆی بنووسێ ئەوەی کە دینارێکی داوە پێمان خوایە ئەدا ئەوە نەیتریان بات کورێ وەڵڵا لە کێشان نییە هەر خۆمی لێشان مەڵم با چاوی لێم نەبێ هەرڵم با کچەکەم چاوی لێم نەبێ وەخوا شەوایە تا بەیانی فرمێسکی هەچم بۆ عیادەکان خوێنی لێگرنەڵێ ئای باڵم بە قەقاژە دەستمەوتی خۆمی لێ شارمەوە ڕووی تێ ناکەم لەم با چاوی لە من نەبێ چەندێوە ناڵێ من دوو ئەوە بۆیە ناڵم دووە نەفرمێسکی بۆ ڕەشەمەڵێم خوایە بە ڕەحم خۆی ڕەحمان لێ بکە جەرمان نەشتێ لەگەڵ مسڵمانانە خوایە خوایە نمونەی ئێوەی زۆر کاوە هەر خاوکاری ئەو خەڵکە بکەن و خێرتان بنووسێ خوایە ئێمە چەند ساڵە هەرات چوە بەدوای ئەم کچۆکە هەنی حیوان ویانمانە بۆ ئەوش هەندێک مامە ئەو هەموویمان تیا سەر بکرد بەخوا هەت بە ڕێی دوختەرە و ئەم سەرکە و ئەو سەرکە و بێ و بڕ و حاڵەکەمان بۆ حاڵاوەمانێ بەخوا ئاگادار ئیتر هیچ شتێترمان نییە بەخوا چامە لە قاپی و خێرخواز و لە مسڵمانانە بەخوا براونە هاوکاریمانیان کردو ماڵیانەوە بێخێرە و من
بەناوی خۆی گەورە و میهرەبان. سەرەتا بە خێراتنێکی گەرمی بەرنامەی بەخشینەکەم بۆ شارۆچکەکەمان شارۆچکەی تەکیە و دەستخۆشی لە هەموو ئەو خوشک و برا موسڵمانانە ئەەکەم کە هاوکاری خەڵکی هەژار و نەخۆش و کەم دەرامەت دەکەن. بەرنامەی بەخشین کە دەورێکی کاریگەری هەبووە لە کوردستان و لە ناوچەکەدا کە بۆتە پردێک لە نێوان خەڵکانی هەژار و نەخۆش و کەم دەرامەت و خەڵکی خێرخواست. خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو ئەو برا خوشکە مسڵمانانە بداتەوە کە دەستی هاوکاریان بۆ درێژەکەن. بینە سەر ماڵی کاگنەجیم خواشاییدا زیاتر لە 20 ساڵە جیرانمانن، ئاگامان لە بار و گوزەران و ژیانیان هەیە کە ماوەیەکی زۆرە ئەم ماڵە بەهۆی نەخۆشی درێژخایانەوە ژیانیان لە ناڕەحەتیدایە. 4 نەخۆشی درێژخایان و خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. بار و گوزەرانی داراییان زۆر خراپە. ئەوەی کاگنەجیم کە پەیدای کردو پێشتریش تەنیا بەشی ئەوەی نەکردووە کە بژێوی ڕۆژانەشی دابین کردبێت. بەهۆی ئەوەی کە 2 بۆ 3 لە منداڵەکانی بەردەوام سەردانی پزیشکیان کردووە و چارەسەری درێژخایانیان بەکارهێناوە. بۆیە بەڕاستی هەر کەسێک ئاور لەم ماڵە بداتەوە ئیشاءڵڵا لە لای خوای گەورە ون نابێ و خوای گەورە چاکەی چاکەکاران لەبیر ناکات. چیاخان کچی کاگنەژیمە یەکێک لە کچەکانێتی کە هەر لە سکماکیەوە یەک کەرتە گورچیلەیەکی هەیە. بە هەر حاڵ وەزعێک بێ ڕای کێشاوە تاکو ئەم ماوەیە. ئێستاکانە دکتۆر بە تەواوەتی ئیزنی داوە، 5 مانگە بێ ئیزنی داوە لەبەرەوەی کەرتێک گورچیلێ هەیە غەسلیشی بۆ ناکرێت ئیلا عیلاجەکەی ئەوەی بیگۆڕن. ئەمانیش تااقەت و توانای ئەویان نییە بەڕاستی ئەو گورچیلەیە بگۆڕن لەبەرەوەی مەسروفێکی زۆر و کولفەیەکی زۆری ئەوێت. ئەو پارەی کە داوا دەکرێت بۆم هەشتەرگەریە لە توانای ئەماندا نییە لەبەرەوەی ئەم پارەیە ئەجگار زۆرە. ئەمانیش هەم لە ڕووی ناوماڵ هەم لە ڕووی خان و بەڕاستی هیچ شتێکی وایان نییە کە بتوانن ئەم هەشتەرگەری پێ بکەن. ئەوەی کە ئەوان چاوەڕێن تەنیا چاوەڕی هەستی خێرخوازانیانە. ئەگەر هاوکاریەکیان بکەن یارمەتیان بدەن بەڕاستی ئەم کچە لە مردن ڕزگار بکەن. لەبەرەوەی دکتۆر ئەوەندەی من ئاگادارم مدەیەکی زۆر کەمی بۆ داناوە. ئەگەر نەشتەرگەرێکی بۆ نەکرێ بەڕاستی لەوانەیە گیان لە دەست بدات. وسپاسی هەموو ئەو کەسانەکەین کە تا ئێستا هاوکاریان کردوون و هاوکاری ئەم ماڵاکەن بەڕاستی جێ خۆیەتی شایانی ئەوەن کە ئاوڕیان لێ بدرێتەوە. دادەچیای کچی کاگنەجیم بەڕاستی ژیانی زۆر نەخۆشی گورچیلەیە پێویستی بە پارە هەیە تقریبەن دەور 20 ملیۆن بۆ سەرەوە نەشتەرگەریەکەیەتی. کاگنەجیمیش بە تەمەنە یعنی خۆی قەرزارە، یعنی خۆی قەرزاری ساس ناتوانێت خانوویەکی وای نییە کە بڵێن بیفرۆشێ بچووکی کاتەوە ئەو نەخۆشی بێ چارەسەرکە. دادەچیاش دەمێکە کچێکی تەمەنی لە مناڵیش و فەقیرە ئاوە هاورێتی تەمەنی وا گەیشتە 26 ساڵ بەڕاستی هەر بە مەینەت و بە عەزیەت هاورێتی دایک و باوکیشی زۆر دەمێکە ماندوون پێوەی زۆر دەمێکە ماندوون پێ بەڕاستی هیچ توانایەکیان نەماوە. چاوەڕێی دەستی خێرخوازانن ئەگەر بێت و هاوکاریەکی بکەن بەڕاستی گەلێ خێرە. ئەم ماڵە زۆر ماڵێکی فەقیرن، ئەم ماڵە بێدەرامەتن، ئەم ماڵە وا دەوری 20 ساڵ ئێمە هاوستین. ئەم کچە گوناحە گوێک کەرتێک گوتیلێ هەیە ئێستا گوتیلەکانی لە دەست داوە. بەرنامەی بەخشین ئەگەر هاوکاری نەکە ئەم کچە زەعیفەیە و ئەمرێ. زۆر هاوکاری بکەن خێرتانەگاتێ گەلێ گوناحن هیچیان نییە. ئەوە باوکی ئەختیاری هەیە یە ئیشێکی پێ ناکرێ. ئەم قلەخانوویان هەیە ئەویش 50 مەتر خەڵک عەردەکەی داوە پێیان کردیانە لە تاوان لە دەشت لەبەر کەم دەرامەتی هیچیان پێ ناکری. ئەی دیرم ئاوا ڕەنگی زەردە و ئەوها گوناحە وەڵڵی قچە ناو زەرگمەوە دی ماڵێکی زۆر فەقیرن زۆر. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. مسلمانانی بەڕێز
ئەوانەی کە ئەمان بینن یان جۆتان لە دەنگمانە سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵا دیارە ئێمە ئەمڕۆ لەم ماڵەین کە نەخۆشیشان هەیە بە ناوی دادەچیە کە خۆتان ئەیبینین لە کامێراکەوە کە کەسێکە خوای گەورە بە تاقیکردنەوە تاقی کردووەتەوە کە هەر لە مناڵیەوە گورچی لە یەک گورچی لێ بوو گورچیلەکەشی تەواو نەبوو ئێستاش دکتۆر داوای لێ کردو دەبێ گورچیلەکەی بگۆڕێ بەڕێزان چیاخان پێویستی بە هاوکاری و یارمەتی ئێوەیە چونکە بەڕاستی لە جێر ڕۆشناوی ئاەتێک کە خوای گەورە دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەکتری بکەن لە چاکە و لە خواترسان بۆیە بەڕێزان و خۆشەویستان ئێمەش لەسەر ئەم زەمینە کە ئەژین هەر کەسەمان خوای گەورە بە شێوەیەک تاقی ئەکاتەوە ژیانی ئێمە سنەتی ژیانی ئێمە بریتە لە تاقیکردنەوە هەیە خوای گەورە بۆ تاقی ئەکاتەوە کە ماڵی پێ ئەدا کە چەندێک ئەم ماڵە لە ڕێی گەخوایە سەرفەکات چەندێک لە ڕێی هاوکاری خەڵکە لە ڕێگەی چاکەکردنا سەرفی ئەکا هەیشە خوای گەورە بە نەخۆشی وەکو چیاخان خوای گەورە تاقی ئەکاتەوە کە چەندێک خۆڕاگیر بێ لەسەر ئەو ناڕەحەتەی کە تووشی بۆ چونکە ئێمە بێگومان لە بینی دوو شتا ئەژین لە بینی سەبر و لە بینی شوکرا ئەژین ئەوانەی کەوا تووشی موسیبەت و ناڕەحەتەکانە بن وەکو چیاخان کە ئێستا لەسەر جێگایە و چاوەڕێیە کە ئێوە ببن بە سەبەبی ئەوەی کە ژیانی ڕزگارکەن سەرفکردنی ماڵ لە خزمەتکردنی نەخۆشە لە خزمەتکردنی کەسێکە کە بێدەرامەتە بۆ معلوماتان ئەم ماڵە نۆ سەرخێزانن کار و کەسابەتێکی وایان نییە هیچ موچەیەکیان نییە ئللا ئەوەی کە کرێکاریە شتێک کە مەک شتێک پەیاکەن و نەخۆشی تریشان هەیە بۆیە بەڕێزان و خۆشەویستان زۆر پێویستیان بەوەی ئێمە ئەبێ ئەگەر هەستمانێ هەست بکەین بە ناڕەحەتی کەسێک ئەبێ لە خۆمانەوە سیر بکەین وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانی دامەزراو نییە ئەو کەسەی کە ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ خەڵکی پێی نەخۆش نەبێ ئێمە کاتێک کە توانایەکمان هەیە و مناڵێکمان نەخۆشە چەندێک ئەم لاولا ئەکەین بە تایبەتی ئەوانەی کە خوا ماڵی پێداون هەرچی شوێن وڵات هەیە ئەگەڕێن بۆی چارەسەری مناڵەکەیان بکەن ئێمەش خۆ مافی ژیانی هەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەکە دەفەرمێ أحب الناس إلى الله خۆشەویستترین کەس بەلای خواوە کێیە ئەو کەسە نییە کەوا نوێژی زۆرە ئەو کەسە نییە کەوا ڕۆژی زۆرە بەڵکو ئەو کەسێ ئەنفعهم للناس کە زۆر سوودی بۆ خەڵک هەیە بە قسەکانی بە بازووی بە ماڵەکەی بە کەسایەتی خەڵکان ئەوانەی کە زۆر خزمەتی خەڵکەکەن ئەوانە لای خوا زۆر خۆشەویستن و دەفەرمێت عەلەیهی سەڵات وسەلام وأحب الأعمال إلى الله وخۆشەویستترین کردارش بەلای خواوە چییە عز وجل سرور خۆشیەکە کەوا تدخله على مسلم کە بیخێتە ناخی مسلمانێکەوە یعنی خۆشەویستترین کردەوە بەلای خوا ئەوەیە کە ئینسان یعنی خۆشی بخاتە دڵی بەرامبەرەوە سا ئەم دادەیە ئەگەر کەسێک خوا پێداوێک هاوکار دێ بۆ ئەوەی کەوا چارەسەری نەخۆشەکەی بکرێ هەم خۆشی دێتە دڵی دادەوە هەم دایکی هەم باوکی هەم کەس و کارەکەی کە ئەو پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام باشترین کردەوەیە یعنی چی باشترین کردەوە بکە ئەوەیە کە هاوکاری مسلمانێک بکە ناخۆشی و خەفەت و ئازاری مسلمانێک لادا ئیتر بە هەر شێوەیەک بێ بە پارە بێ یا غێری پارە و هەروەها پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو تەکشف عنه کوڕبە یان باشترین کردەوەیە کە ناڕەحەتی لەسەر خەڵکدا بێ موسیبەت و ناخۆشی و هەروەها دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو تەقضی عنه دەینا ئەو تەضرد عنه جوعا یا ئەوە تا قەرزێکی لەسەر لادە یا برسێتی هاتۆ بەسەر یا تۆ هاوکار بی کە ئەو برسێتی نەمێنێ أفرمي ولأن أمشي مع أخ في حاجة أحب إلي من أن أعتكف في هذا المسجد يعني المدينة شهرا دفرميد أجر بروم لك الكسيكا بوئي بيغمري خواه دفرمي بوئي كوا كارشي بو رأيكم إيشي بو جيب كم بيم خوشتر لوي كوا يك مانگ لمزقوتي مدينة اعتكاف كم بين وخريشي نيوش كدو عبادت كدن مزقوتي مدينة كتدور كان نوشي تيابي خيري هزار نوشي تريه پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت هاوکاری کەسێک بکەی کەوا پێویستیشی بۆی جێبەجێ بکەی لەو باشترە بچی لە مزگەوتێکە یەک مانگ احتیکاف بکەی بۆیە بەڕێزان و خۆشەویستان ئەمانە هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کە ئێمە خوا بۆیە دروستی کردوین بۆی هاوکاری یەک بین یارمەتی دەری یەک بین بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 960 11 0 965 0 723 55 کاتێک مرۆڤەکان نەخۆش دەکەون
ئەگەر سەرۆت و سامانیان هەبێت بزانن نەخۆشیەکەیان مەترسیدارە، بێگومان هەرچی سەروەت و سامانیان هەیە سەرفی ئەەکەن و لە عیلاج و دکتۆر و دا و دەرمان خەرچی ئەەکەن. بەڵام کاتێک تۆی خێرخواز و تۆی بەخشندا ئێستا لاشەر ساغە و خی پەروەردگار سەرۆت و سامانێکی پێبەخشیوی لە جیاتەوەی بدەیت بە عیلاج و دا و دەرمان و ڕزگارت بێ. خەڵکانێک هەیە لەسەر جێگا کەوتووە، ئێستا تووشی هەمان کارەسات و نەخۆشی و ناخۆشی بوو. بۆی تۆی خێرخواز، تۆی بەخشندا، تۆی میهرەبان دەستی هاوکاری و میهرەبانی بۆ خەڵکانێک درێژ بکە کە دکتۆر جوابی کردووە و ئەگەر عیلاج و چارەسەری خۆی نەکات بێگومان ماڵ ئاوایی لە ژیان دەکات. بۆ تۆ نەبیتە سەبەبی ئەوەی کەسێک لە مەترسی مردن ڕزگار بکەیت. بۆ تۆ یەکێک لەوانە نەبی کە دەستی میهرەبانی و ئاوەدانی و هاوکاری و سۆز بۆ کەسانێک وەکو ئەمدادە بەڕێزەمان درێژکەی کە 26 ساڵە نەخۆشە و بە بەردەوام ژیانی لە ناڕەحەتیدا بووە. بەڵام ئێستا دکتۆرەکان پێیان وتووە ئیتر چارەسەرت نەما، ئەبێ چاندنی گوچی لە ئەنجام بیت. خۆتان دەزانن ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خەڵکانێک ژیانی چۆنە، بەبێ موچەی، بەبێ کاسبکاری، بەبێ ئەوەی شتێکی هەبێ بیفرۆشەی نشتەرگەری بۆ بکات. ئەی بێنە بەرچاوی خۆتان بە درێژایی ئەو هەموو ساڵە ئەو هەموو پشکنینەی کردو و بە بەردەوام لە ڕێگای دکتۆر بۆ و عیلاج و دا و دەرمانی وەرگرتووە. ئێمە لە بەخشینەوە ئەم ماڵەمان بێ ئەوە ناسان. داوا لە دانیشتوانی هەرێمی کوردستان و بە تایبەت کوردانی تاراوگا ئەەکەین بێن بەدەم ئەم خوشکە بە ڕێزەمانەوە کە 26 ساڵە ژیانی لە مەترسیدایە و ئێستا دکتۆرەکان پێیان وتووە تەنانەت غەسلیشت چارەسەری نییە، ئەبێ بە زووترین کات نەشتەرگەری بکەیت و نەشتەرگەرێکەی لەسەر و 20 میلیۆن دیناری تێچێ. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. کاتێک ئێوەی بەخشندا بەخشەرەکان لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانی ئەم هەرێمە دەستی میهرەبانی، دەستی ئاوەدانی، دەستی سۆس بۆ هەژاران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان درێژ دەکەن، شار ئاوەدان دەبێت. دڵە ڕەنجاوەکان ئاسوودەیان بۆ دەگەڕێتەوە و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشی ماڵ ئاوایی دەکات. بە درێژایی دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خەڵکانێک بەردەوام دەست و پەنجیان نەرم کردو و لە هەر کوێ داوای هاوکاری و کۆمەچی کرابێت مەردانە هاوکاریەکانیان گەیاندۆتە دەستگای خێرخوازی بەخشین و بە بەخشینەکانیان ماڵی هەژار و نەداریان ئاوەدان کردوتەوە. ئێرە دەڤەری گەرمیانە و قەزای کفریە. خێرخوازانی ئەم سنوورە و دەستگای خێرخوازی بەخشین ئەم خانوویان دروست کردووە بۆ ماڵێکی هەژار، بۆ ماڵێکی فەقیرحاڵ. بابزانین کاتێک خێرخوازەکان دەستی میهرەبانی درێژ دەکەن چۆن ژیانێک سەرتاپە ئەبەخشن بە خەڵکانێکی هەژار و نەدار کە چەندین ساڵ لە خانوویەکی کۆن ژیانیان بەسەر دەبرد و ئێستا بەهۆی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشینەوە بابزانین چیان بۆ کراوە و چۆن سوپاسی خێرخوازان دەکەن کە ناڕەحەتی و ناخۆشەکانیان لەسەریان سوک.
دایگیان گیان. پێش ئەم خانووە لەکوێ بوون خانووەکەتان چۆن بوو ژیانتان چۆن بوو وڵا ناو کەلاوەیە کابیم و مناڵێ نقصان و ڕووسێ جواجاکەفت نەڕاتە ببووە نەمە ئاشم بووە ئەڵا لە خواگیان و خێرخوازەکان بەرەکەدا ستریان بۆم کردە و نەجاتمیاندا لەو کەلاوەی لە خوا سەربەردیان کە خوا لە قابی بە حەشتوریانەکە مەمنون خوا مەمنونیەوەم هەتا هەتایە تاقم بە حەشتەکان چەند ساڵ لە خانووەکە بوون دایگیان خانوو کۆنەکە وە 13 ساڵاینتی 13 ساڵ چۆن ژیانتان بەڕێەکە لە جستانە لە هاوینانە چۆن وڵا براکەم جار وتی بێتمانە ناو کۆلانەکە لەما خەڵکە خەفتی بۆچی ئەینەوی ئەڕمیان ئەوەنە کۆن بوو هەرەوا کۆڵەکەم وت کردەوە کۆڵەکەی بلۆک ئەرێ بەخوا هەرە وەڵا کولۆکەی بلۆکم بۆ کردەوە ئەمە 6 ساژە من دینارێ مەعاشمی 17 ساژە پیاوم بردووە کاسب کار کێ ئیشتان بۆ وەڵا کاسب نییە چەند کەسن لە ماڵەوەی پێنجی پێنج نەخۆشتان هەیە دڵشادمانەیە کاکە دڵشاد چێتی وەڵا عەبوریە تۆ براکە وەڵا ڕۆژ تۆی لەناو بازار ئەوە ئەتفاکە ئەوە عینەکە خاچەکە لە خەسخانە سەرێ دوێ ئەرەوەڵا سەرێ تەوارەکە سەرێ دوێ نۆی تێرم لە ڕووی عەقلیشان نوقسانەوە ئەرەوەڵا قەڵیکەمە ئای دەختەر چاکە و خراپەی خۆی نازانێت عەقلی 5 ساڵە ئەرەوەڵا چەند ساڵەوە بەخوا فرەیە دەمێکە 17 ساڵ 17 ساڵە تووشە و نەخۆشیە بوو ئەرەوەڵا پەنجەیەکیش نییە ئەمە ئەوە نینی پەنجەیەکیشی نییە ئەوە نیش عەمەلیات ئەو حەبشەیان لە سلێمانیان لاورێ بەردەوامی حەبیشی بۆ بکڕی 125 من کەش مانگی 125 هەموو مانگی مای 125,000 حەبی بۆ حەپەکەیان کردێ گۆڕیان ناو بازار کەفتوی ئەبە ئایدوێن لە فۆفرۆژنان دیتەوە سەیرەکەی خوایە ئاودیوە سەرخەڵتان لە خوێنە وتی برمەوە تەوارەکە مێمی تاقەلەمە چیە چۆنی دارەکەی هاوردووە دوورانی ئاودوو ئانەی دیتێر سێدا سەرێشکی ڕۆ حۆیدنشی نێژەکەی بەڵ دایگیان چۆن ژیانتان بەڕێەکرد لە خانوەکەی ترە ساڵان کە ئەبوو بە زستان یان کە بوو بە هاوین حەشەرات و مار و مشک بەخوا پڕی مار بێ کوڕاژ دەمێ وا دای پێمەوە بردمیان پیاە بردمی وتیان ئەمە مارە کوڕاژ دەمنی ئارە بەخواانە وڵا کوڕاژدمی تێ ئەمە مارە ئەوەنە کۆن بۆ هەموو شتێکی شەواوە ڕایە کرد بەخوا مار چی زلە چوومە بازار هاتمە سەرەکەم دەستم برد کۆرە زیرە زیڕانی کوڕەوتی دایە مارە دام لە عەرز دەخواینە خما پەتە هەتا لای مار قەوی تەوژنات ئەڵڵا بەرەکەدا نەفتی کردە بانک و ناکا و ئایتە بەدە عارەبەکە کارکینی یعنی ئەو هەموو ساڵاوە ژیانتان بەسەر ئاوا لە پەنجەرە پڕی بوو لە پەنجەرە ئەی لە ڕووی کۆنی خانووەکەەوە ناڕما شت ناتە خوارەوە پیسی ناکەوتە ناو چێشت توشتەوە بەرە وەڵایکی دارزیاوە کۆرە چمان لایەکە وەکە وەکت و خێر خێرەوەن کۆرەکەی بۆی کرد وەڵا بابە عەشای ناومامانە هیچمانەی ئەرێ بەخوا گیانمانەکە خوای ئێوە یارمەتیمانتاندا ئێوە سەلاجە و تەباغ هیچ شتێکتان نە بەخوا نەیمان هیچمانەی نە بەخوای تەباغ ڕەشەکە نە بەخوا نەیمان ئەی نەفتە گەنیاکە بواوەنەتانێ ڕەشە گەنیاڵە تەباخە بچکۆلەکە ئەرێ بەخوا نەیمان سە خۆشمانە لە خواوە زیابێ ئەڵڵا لە خێرخواز بەرەکەتدا ئەڵا لە کۆمەڵە گیان بەرەکەتدا لاین وەخوایە خوالی وەزیابێ خانووەکە بەدڵە ئەرێ وەڵا خوا پلیان بەرزوەکات و ڕۆژی شەجا دەرگای بە حەشتیان بۆ بکرێت و خوا لە ئەو لایەن بە ئەوەیە یارمەتی کردەوەلیانە ڕەبی خۆیە سەربەرستان بکە 12 ساڵ دایکێکی ڕەشپۆش و 4 منداڵ لەم خانووە کەلاوە ژیانیان بەسەر برد ژیانێک پڕ لە مەترسی پڕ لە نەهامەتی بەڵام خێرخوازان هەر چۆنێک بوو توانیان دووژوریان لەوێ بۆ ئامادە بکەن و لەم مەترسێت دووریان خەنەوە بەڵام ئەوێش هەر شوێنی ژیان نەبوو ژیانێکی ناڕەحەت و کولەمەرگیان هەبوو بۆیە خێرخوازانی ئەم سنوورە و دەستگای خێرخوازی بەخشین بڕیاریدا با دروستکردنی ئەم خانووی کە خۆتان بینیت.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين يا ربي لك الحمد كما ينبغي للجلال وجهك وعظيم سلطانك سپاس و شکر و سپاس خۆی پەروەردگارگەین کە بتوانین ئامرازێ بین وەسیلێ بین بۆ گەیاندنی خەیر و چاکەی خێرخوازان بە ماڵە فەقیر و هەژارەکان کە سوپاس بۆ خوای گەورە میڕۆ توانیمان بە هاوکاری دەستگای بەخشین بە خێراتنێرگەن لەم شارە و خێرخوازانی ئەم شارە و کۆمەڵە خەڵکی خواپێدا و کە چی لە کەلار چی لە کفری چی لە ڕزگاری سقە و متمانەی خۆیان بێن بەخشی ئەمەش توانیمان هاوکاری ئەم ماڵە بەڕێز بگەین کە خاوەنی پیرێژنیەک و دوو کەمەندامن لە شاری کفریا معروفن و ناسیێن کاکە دڵشاد کە کەمەندامە و لە بازاڕ ڕۆژانە دوو جار سێ جار ئەکەوێ و بە فێلێدا و دێتەوە هێنەوە بۆ ماڵ و کچێکیان هەر لە ماڵایە و مناڵێکی هەیە و بۆیە چوونە سەر ماڵە کۆنەکانمان کرد لە ناو خانە کۆنەکانە زیاتر لە 100 ساڵیان 70 ساڵ و خانە کراوە جارێ ڕۆخاوە سەرانە ڕاستی و ژورێکمان بۆیان تەرتیب کرد دووبارە ئەم ساڵش ئەڕۆخا ئەگەر فریان نەکۆتاین بەڵام سوپاسی خواکەین کە ئێمە توانیمان لە ڕێی خێرخوازانەوە و لە ڕێی دەستگا خێرخوازیەکان و بەتایبەتی بەخشین هات هاوکاریمانیان کردەوە خەڵکی خێرخوازی ئەم شارەوە کەلار هاوکاریمانیان کرد و کاک ئەمیر بەڕاستی جێ ئاماژەیە زۆربەی سەرپەرشی شەکان لە ڕێی هەندەسەوە هەر لە ئەرزەگەوە کە بە پارەم ئەرزەمان بۆیان کڕیوە و ئەساسەکەی و دیوارەکەی و سەبەکەی و هەمووی ڕۆژانە دەستی تیا بۆ کاک ئەمیر اسماعیل دەستی خۆش بێ ئیشی زۆر باش کرد هاوکاری زۆر باشمان بوو ئێمە ڕاستە لە ڕووی بلۆک و شیش و مواد و ئانۆ هاوکار بووین بەڵام بەڕاستی کاک ئەمیر لە ڕووی سەرپەرشتی جدیەوە ئەم خانووە ئێمە زیاتر لە 8 مانگە خەریکین کاک ئەمیر سەرپەرشتی ئێمە لێرە زۆر سوپاسێکن دەستخۆشی لێەکەین و سوپاسی هەموو کەسێکین کە بلۆکی بۆ ئێمە ناردویان شیشی ناردویان خاوەن ئەرزەکەیش 1 ملیۆنی ماوەنێک دەستی خۆش بێ مەمنونین خوای لێ ڕازی بێ یاخوا توانیمان بە هەمومان بە لەگەڵ دەستگا خێرخوازیەکان و بە تایبەتی بەخشین هەموو شتاگانە حتا ناوماڵشمان بۆیان کرد دوای ناوماڵەکان توان ببینن توانیمان خانەکان تەسمیدکەن بە ماڵێکی خنجیرانە و جوان ڕزگاریان بێ لەو هەموو غەمەی کە ئایا چی دەقەی ئەڕۆخێتە سێرەنا لە ناو کەلاوێکە و ئایا مار پێوەدا دوو پشک پێوەدا بەڵام ئێستا دڵیان زۆر خۆشە ئینشاڵڵا دوای کامێرەکان توان بچنە ماڵ و زوونی کامێرەکان ماڵەکان ببینن ماڵێکی متەوازیعانەمان بۆیان دروستکۆ الحەمدلله شتێکە کامڕۆ لەوەچێ لە سەروی وەسەتی زۆربەی خەڵکی ئەم شارەوە بێ وە کفری شارێکە خۆتان زان زۆر خانووی کۆن و کەلاوە و ڕووخاوشتی تایە بەڵام ئێمە ڕاستی هاتین لە ناو چەقی بازاڕ ئەم خانما بۆیان کڕی نەچوین لە دوور دەسە چونکە ڕاستی خەڵکی بازار هاوکاریان لە ڕووی میوە و تەماتە و خەیار و ڕۆژانشتیان بۆیان هاوکاریانەکەن بۆیە لەوە چێ 2 ملیۆنی زیادەمان داوتمانە بارە نزیک بازار بە ئێستامە ناو کۆڵەنە بەڵام ئەگەر بچیت لەوە چێ 2 دقەڵێ بچ ناو بازار بۆی خەڵکی بازار شتان هاوکارن شکری خوای گەوراکەین کە ئێمە ببوونێ وەسیلێ بتوانین دەنگی فەقیر و هەژار و داما و نەخۆشەکان بگەینین و ئەوانیش بەڕاستی لە ڕێ ئەوان وێگەینین دووبارە سێبارە سوپاسان دەگەین هاتان بۆ شاری کفری جێی فەقر و شانەزیە. دایگیان کاتێ هاتنە ئەم خانووە ماڵ ئاوایتان لە خانوو کۆنەکە کرد تا چەند خەمەکانتان کۆتایی هات ترسەکانتان نەما تا چەند دڵتان خۆش بوو نەجاتمان بخواوە خەیش و ئیمان خوایە خوایەوە ئیمان وە خەیش هەرچی کەسی ئەم ستیە بۆ من کردە خواستری بۆ کاتاتایە
ئەلەو ئاور و ئافاتە لاتاندا ڕۆرە بۆچی نەخەوتی لە خۆشیان لە خۆشیان نەخم بخۆن هەژێ دایە چەند جوانە دایەمە چەند جوانە ئەرە بەخوا دوێخانێکە و هین مارەکەیە و متبەخێکە و وەفێتر بیچکە و حمامە و خوانەی بڕێ براکەم بەدڵتانە ئەرە وەڵا وەفێ خارجیە و خوانەی بڕێ وارێتان بەرەکەتدا وەزیا بێرێتان ماڵتان ئاوا بێ خوا سەربەرزتان کە ماڵ ئەوە ئاوا بێ یارمەتی کردەوە نایەوە لێوەی شابراکەم خوالی نەوەندیا بێبەشی نەکە داگیان ئەو کات وتت ئەشای ناوالمان زۆر کۆم بوو لەسەر تەباخێکی بچوو لەسەر ئاگێرێ لەسەر دارە چێشتان نەکرد ئەی ئێستا ئەشای ناوماڵ کەلوپەری ناوال چیتان هەیە؟ بەڵێ سەر چەند سەیرێکم نانی ناخۆم سەری حەم کە تفاقە جوانەکەم بسمان بۆم ناردیەتی ئەڵڵا لە خێرخواز بەرەکەتدا ئەڵڵا لە خێرخوازەکان بەرەکەتدا لە پیا و چاکەکان وەڵا ما کانتۆریان ناردە بووم تەلەڤیزیان بۆم ناردگە خەسارەیان ناردگە فەرش نامارە هەموویان ناردگە بووم ئەیڕوا مجەمدیان بۆم ناردگە ئەی گیزەریان ناردگە ئەمانە کشی ناردگە ئەرە وەڵا کشی تازەیە ئەو ڕەنگا نوێنیە هەرچی لە پاڵەوە بە خەفیەتر خەم نامێنیە دایگیان چی ئەڵێ بۆ خێرخوازانەی کە تویان لەو ناڕەحەتیە لەو مەترسیە لەو هەموو دەردەسەری کە چەندین ساڵە بوو تویان ڕزگار کرد چی ئەم پێڵی 15 ساڵە حەساوکە لە حەبسخانە بووم لە ژەزەمین بووم ئیسە بۆ خۆی ئمڕۆ چەند ڕۆژ منم پێنجە چەند ڕۆژە ئمڕۆ 5 ڕۆژە من لە ژەزەمین دەچمە لە زەنانەتمە بانزەمین لە سایی خوا و خێرخوازەکان و بەخشینەکان و ماریان ئاوا بێ خوارێتان ڕازی بێ ئەوەی مارە بۆ من کردانە یا ڕەبی ئەوەی نەخۆستانە خاستۆ بێ ئەوەی شەخوا ئینێرە بۆی دووری خاتۆریێتان یا ڕەبی هەمویان بە دروستکردنی ئەم خانووە لە قەزای کفری ڕێژەی دروستکردنی خانووەکان لە دەستگای خێرخوازی بەخشین زیادی کرد و بەردەوام هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە بەم شێوازە بەروبوومی دەوێ و ناڕەحەتی و ناسۆری چەندین ساڵە لە کۆڵ هەژاران و نەدارانی هەرێمی کوردستان دەکاتەوە. خەڵکانێک هەیە قوتی خەڵک دەخوات و ماڵی خەڵک داگیر دەکات. ئێوەیەکیش بەردەوام لە خەمی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکدان بەم شێوازە خانووی تازایان بۆ دروست دەکەن و ناو ماڵیان بۆ ڕێکەخەن. سوپاس بەخوای پەروەردیگار و پاشانیش هاوکاری و دڵسۆزەکانی ئێوە ئەمڕۆ لە شاری کفری توانیمان خانوویەکتر ڕێک بخەین و ماڵێک لە نەهامەتی و ناڕەحەتی ڕزگار بکەین. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەدایە پرۆژەی خێرخوازی هەیە. یەکێکیش لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین کەرتی تەندروستیە، نەخۆشخانە، کۆمەڵگای پزیشکی و ئیمڕۆژ بە هەمان مەبەست لە دەڤەری گەرمیان لە قەزای کفری
دەستگای خێرخوازی بەخشین دەرمانخانەیەک دەکاتەوە بۆ ئەوەی لە قەزای کفریش خزمەت بە دانیشتوانی ئەو شارە بکات. بابزانین سوود و کەڵک و جیاوازیەکانی دەرمانخانەی بەخشین لە کفری چیە و چۆن خزمەتێک بە دانیشتوانی ئەم شارەکە. والصلاة والسلام على رسول الله وعلى آله ومن والاه. سەرەتا سپاس و سایشی بێپایان بۆ خۆی گەورە و دواتر سپاسی دەستگای بەخشین بە ئوستافی کارگەری کە بەڕێوەبەری مامۆستا مەلائاری و ئوستافی کارگەری ئەەکەین کە هەستاون بە ڕەزامەندیان دەربڕیوە بۆ کردنەوەی بۆ کۆمەلگاکەمان بۆ کردنەوەی بەشی لقێک لە شاری کفری و دیار ئێمەش هەستاوین بۆ کردنەوەی بەشی دەرمانخانە وەکو قۆناغی یەکەم و لە ئایندێکی نزیکدا هەڵدەستین بە کردنەوەی بەشەکانی تر وەکو تاقیگە و بەشی ددان و تیشک و سۆنار و بەشەکانی تر دیارە ئامانجمان پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیە بۆ هاوڵاتانی شاری کفری و بە تایبەتی ئەو هاوڵاتانی کە هەژان و کەم دەرامەتن بۆی بتوانن هاوشێوەی دەوڵەمەکان بتوانن چارەسەر وەرگرن و هەروەها دواتر هەلی کار بۆ چەند برایەک و خوشکێک دابین بکەین و بەرەخسێنین لە دکتۆری دەرمانساز و هەروەها ستافێکی کارگەری بتوانە و توانیمانە دیارە دابینکردنی هەموو ئەو جۆرە دەرمانەی کە کوالەتێکی زۆر بەرز بۆ نرخێکی زۆر گونجاو بۆ ئەم شارە دیارە ئێمە وەکو کۆمەلگەی بزیکی بەخشینەوە بۆ چەند ساڵێکە ئەزمونێکیمان هەیە لە شارەکەی و خەڵکی شایەتی ئەوی داوەکە ئێمە خزمەتگوزاریەکی زیاترمان پێشکەش کردو بە سونوورەکە و بۆیە توانیمانە بتوانین بەشەکان بگەینە هەموو شار و شارەکانی سنوورەکەی گەرمیان وەکو کفری کە یەکەم قۆناغێکە دەستمان پێ کردووە بۆی خەڵکێک زیاتر سوودمەند بێ لەو خزمەتگوزاریە. بەناوی خۆی گەورە من ئەمە سەرتا دەستخۆشی بکەم لە ڕێکخراوی بەخشین و حاجەرکانیش کە ئەم خزمەتیان بە کفری گەیان و ئەم سەیدەلەیان لێرە دامەزران و ئینشەڵا گەورەترە بێ و ئەبێ بە کۆمەلگاش ئەمە بڵێم کە ئێرە یەکەم سەیدەلە ئەبێ لە کفری ئینشەڵا کە بە شێوەیەکی ئەکادیمی هەم بە سەرپەرشتی دکتۆر کە خۆم وەکو دکتۆرێکی دەرمانساز هەم تەواوی زۆرێک لە دەرمانەکانی تیا ئینشەڵا داهات و دەرمانی تەواوتریشی ئەموو دەرمانەکان تریش لێرە دەسەکەوێ و ئەم دەرمانخانەیە لە 9 بەیانی تاوەکو 12 شەو ئامادەیە و وەکو ینی ئەتوانی بڵم لەلایەن ستافی پزیشکی و ئەتوانی ئەو نەخۆشانەی کە پێویستە لە دەرمانخانە بەڕێ بکرێن لێرە بە شێوەیەکی علمی و ئەکادیمی بەڕێەکرێن و هەر ئەو دەرمانانەشی کە لایەن پزیشکەوە ئەنووسرێ ئەمە وەکو خۆمان ئەو زانیارێنی کە پێویستە بە نەخۆش بۆنە
پێویستە لەگەڵ چ بیان خۆیان نیان خۆیان هەنێک دەرمانێکە کێشێونا بەبێکەوە بخڕن هەموو زانیاریەکانیان پێ ئەڵێن سەیدەلەیەکی ڕاستمیە واتە و هەموو دەرمانەکان لە کۆگا ڕسمەکانەوە دەنیانی ئەمە نەخۆش دڵنیابێ هەم کە کوالێتی باشە لە هەمان کاتە نرخ زۆرێک لە دەرمانەکان نرخیان لەگەڵ بازارە زۆری فەرقیانی لێرە هەم کوالێتی و هەم نرخیش لە هەمان کاتانی نەخۆش لی سوودان دەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين بەڕێزان و خۆشەویستان بینەرانی ئازیز سڵاوی خوای گەورەتان لێبێ دیارە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین لە درێژایی بە درێژایی دە ساڵی ڕابردوومان هەمیشە بەردەوام لە پرۆژە و لە کار و چالاکیا بووین و پرۆژەکانمان زۆربەی زۆریان کاتی بوون واتە پرۆژەیەکی خێری بۆ کردومانە خانوویەک بۆ کردومانە مەسەلا خواردنێک بۆ دابەشمان کردووە لە کاتە جیاوازەکانی ساڵدا لەگەڵ نەخۆشەکاندا لەگەڵ هەژارەکاندا لەگەڵ قوتابیدا لەگەڵ هەموو چین و توێژەکان کەم ئەندام بە هەموو بەشەکانیانەوە ئێمە توانیمانە لەو دە ساڵەدا خزمەتیان بکەین و بەردەوامیژمی لە خزمەتی هەموو لایەکدا. یەکێک لەو پرۆژە خێرخوازیانە و یەکێک لەو کار و چالاکیانە بەرجەستە و بەرچاوانی کە لە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە هەمانە سێکتەری تەندروستیە. ئەم سێکتەرە کە ئەتوانم بڵێم ئێستا سوپاس بەخوای گەورە جێگەی دڵخۆشی ئەتوانم بڵێم زۆربەی زۆری شوێنەکانی کوردستانە چونکە ئێمە لە شاری سلێمانیدا خەسەخانەیەک نەخۆشخانەیەکی گەورەمان هەیە بە ناوی نەخۆشخانەی بەخشین و لە کەلاردا کۆمەڵگایەکی پزیشکیمان هەیە بە ناوی کۆمەڵگای پزیشکی گەرمیان و لە چەمچەماڵدا بە هەمان شێوە کۆمەڵگای پزیشکیمان هەیە و لە هەڵەبجەدا بە هەمان شێوە کۆمەڵگای پزیشکیمان هەیە و لە ڕانی ئەوە تازە خەریکین سوپاس بەخوای گەورە دەستمان پێ کردووە و ئەمڕۆژ ئەم دەرمانخانە و سەیدەلیە قەشەنگە جوانەکە ئێوە ئەیبینن لە شارۆچکەی کفری لە شاری کفری دامان ناوە کە ئەویش ئەتوانین بڵێن هەنگاو و بەرهەمی کۆمەڵگا پزیشکیەکەی کەلار بووە هی گەرمیان بووە کە لێرەوە جێگەی دەستخۆشی و جێگەی سوپاسە هەم بۆ کاک حاجی ئەرکان بەڕێوەبەری کۆمەڵگاکەوە هەم بڕۆ برایانی مەڵبەندی گەرمیان کە عاملێکی مساعید بوون و هۆکارێکی زۆر باشون بۆ پاڵپشتی ئێمە و توانیمانەکە ئەمڕۆژ سوپاس بەخوای گەورە وەکو هەنگاوێک لەم شارە خۆشەویستەدا لە شاری کفریا بەوە دەست پێ بکەین کە دەرمانخانەیەکمانداناوە و دووبارەشی ئەەکەمەوە بە فرسەتی ئەزانم بە هەلی ئەزانم کە ئێمە لە سلێمانیان نەخۆشخانەیەکمان هەیە و لە کەلار و لە چەمچەماڵ و لە هەڵەبجە و لە کفری و لە ڕانێژ ئەوە دەست پێەکەین بۆیە هەر پرۆژەیەکی تر و هەر نەخۆشخانە و هەج کارێک لەو کارانەکە بە ناوی ئێمەوە بکرێن یا بۆنی ناوی ئێمەی لێبێ ئێمە لی بەربەر پرسیارین و خەڵکیش تێبگا و بزانێت. پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە کەرتی تایبەت سوپاس بۆ خوای پەروەردگار ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشچوون دەچێت و لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زیاد دەبن. بەکردنەوەی دەرمانخانەی بەخشین لە قەزای کفری ئومێد دەکەین خزمەتێکی باش بە کوالێتێکی بەرز بە نرخێکی گونجاو هاوکار و پشتیوانی دانیشتوانی قەزای کفری بێت.
ئەو هەموو هاوکاری و کۆمەچی و دەستباریانەی لە کەرتی تەندروستی پێشکەش دەکرێت بەربوومی هاوکاری و کۆمەچی و پشتیوانی ئێوەی ئازیز و خۆشەویستە. ئومێد دەکەین لە داهاتوودا بتوانین لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان لە کەرتی تەندروستی پرۆژەی باشتر و چاکتر پێشکەش بە دانیشتوانی هەرێمی کوردستان بکەین.